ئەم کاتتان باش بفەرمونون بۆ پڕکردنەوەی فۆرمی زانكۆی گەشە پێدانی مرۆیی. یەکەم جار پێویست دەکات ئەم لینکە لە شوێنی سایتەکە بنووسرێت. دواتر بۆ وەرگرتنی ئایدی و کۆد پێویست دەکات کلیک لەسەر ئەم ئایکۆنی ئێرە بکرێت. ژمارەی مۆبایلەکەت لێرەیە داخڵەکەیت. دواتر کلیک لەسەر ئەم چوارگۆشەیە ئەکەیت. دواتر چاوەڕێ دەکەیت هەتا کۆد و ئایدیەکەت بۆیێتەوە. دواتر چاوەڕێ ئەکەین هەتا ئایدی کۆدەکەت وەکو SMS گێت بۆ مۆبایلەکەت. دواتر کلیک لەسەر ئایکۆنی چوونە ژوورەوە لۆگینەکەین. ئەو ئایدی کۆدی کە بۆت هاتووە داغڵی ئەکەیت. دواتر کە ئایدی و کۆدەکەمان داغڵ کرد ئەم پێیجەمان بۆ ئەکرێتەوە. یەکەم جار پێویست دەکات زانیاری کەسی پڕ بکەیتەوە، ناوی یەکەم و ناوی دووەم، ناوی سێم، ناوی چوارەم بە زمانی ئینگلیزی. دواتر هینی سەر کوردیەکە ناوی چواری خۆت بە کوردی ئەنووسی، لە خانەیەکەمان ناوی یەکەم هەروەکو ئینگلیزیەکەی نووسی. دواتر کە ئەومان نووسی هینە سەر وڵاتەکە عێراق هەڵەبژێرین. دواتر پارێزگاکە لە چ پارێزگایەکی، پارێزگای سلێمانی بۆ نمونە، لە چ شارێکدا ئەنیشیت، شارێکە هەڵەبژێری یاخود لە چ ناحیەیەک لە چ قەزایەک ئەوە هەڵەبژێریت. بڕواری لەدایکبوونی خۆت لێرەیە ئەتوانی هەڵیبژێری، کلیکێک لەسەر ئەماکەیت. دواتر کلیکێک لەسەر ساڵەکەکەیت. دواتر مانگەکە، دواتر ڕۆژەکە چەند لەدایک بووی. ژمارەی مۆبایلی دوم داخڵەکەی بۆ ئەوی هەر کێشەیەکە دواتر توان پەیوەندیت پێوە بکەن. ئەم چوارگۆشەیە اختیاریە، تۆ ئەتوانی پڕی نەکەیتەوە، بەڵام باشترە کە تۆ پڕی بکەیتەوە. ژمارەی گەڕەکەکە تەنووسی. دواتر هینە بەشی خواردتر، زانیاریەکانی خوێندن، ژمارەی تاقیکردنەوە، کۆدی ئەزموونەکەی سەر هەویەکانتانە ئەتوان ئەو کۆدە لەوێیە بنووسن. دواتر ناوی قوتابخانەکەت، ناوی قوتابخانە یاخود پەیمانگە دەتوانیت لێرە بنووسیت. ئەو ساڵی کە تۆ تیا دەرچوویت، مەسەڵەن دەرچووەکانی ئەم ساڵ بە ناوەکی ئیمتیحانت کردویان دەرێکێکەکەم بەسمان خارجیە ئەو هەڵەبژێریت لێرەیە. شوێنی خوێندن، ئەگەر لە ناو عێراق خوێندوتە ئەو ئینسایت عێراق هەڵەبژێریت، ئەگەر لە دەرەوەی عێراق خوێندوتە ئاوسایت عێراق هەڵەبژێریت. لە چ پەروەردەیەکی سەر بە چ پەروەردەیەکی، پەروەردەی ڕۆژ ئاوا، ڕۆژ هەڵات یاخود ئەوانەی قەزا و ناحیەکان سەر بە چ پەروەردەیەکن ئەوە لێرە ئەپڕەکەینەوانێ. بڕواناوم بەستمان شەهادەیە، تۆ دەرچووی چه ئامادەیەکی یاخود دەرچووی بازرگانی یاخود دەرچووی پەیمانگایت ئەوە پڕەکەیتەوە. ساڵی کەوتن، تۆ چەند ساڵ لە پۆلی 6 ماویتەوە، 1 ساڵ یاخود 2 ساڵ. ئەگەر مەسەڵەن تۆ 2 ساڵە بیت یەک هەڵەبژێریت، چونکە 1 ساڵ لە پۆلی 6 ماویتەوە، 2 ساڵ دەرچوویت. سیستەمی سویدیمان هەیە. سیستەمی سویدی ئەوەیە کە توانین دەرەجەی پۆلی 10 و 11 بخەیتە سەر دەرەجەی پۆلی 12. کلیکێک لەسەر چوارگۆشەیە ئەکەین. دواتر لێرە نمرەکانمان پڕەکەینەوانێ. ئەو دەرەجانی کە لێرە پڕێکیتەوە نابێت لە 50 کەمتر بێت و لە 100 زیاتر بێت، چونکە دواتر خۆی ئیرۆرداتێ ناتوانانی پڕ بکەیتەوە. کۆ نمرەکە خۆی لێرە بۆت کۆ ئەکاتەوە ئینووسێت لەگەڵ ئەڤێرێجەکەت. لێرە سویدیش ئەڤێرێجمان هەیە، لە ساعتە چەند بەرئەکەوێت تۆ معدەرەکە داخڵیەکەی ئەبێت لە 1 هەتا دەبێت پڕیکەیتەوە. دەرەجەی پۆلی 12 لە 180 ئەنووسیت، ئەو بە پێی سیستەمی سویدی ئەکەی. خولی یەکەم دەرچوویت یاخود خولی دووەم ئەوان هەڵەبژێریت. کە لێرە سیستەمی سویدی هەڵەبژێریت، سیستەمەکە خۆی باشترین کۆنمرەت بۆ دەستنیشانەکات، یعنی ئەو معدەلەی کە تۆ هەتا باشترین دەرەجە ئەوایەت بۆ حسابەکات. دواتر هینە سەر هەڵبژاردننی بەشەکان، ئەتوانیت هەتا 3 اختیار هەڵبژێریت. مثلا بۆ نمونە اختیار یەکەم زانستی کۆمپیوتەرە، کلیکێک لێرە ئەکەیت، یەکەم اختیار زانستی کۆمپیوتەرە بێت. دواتر ئەگەر دەرەجەکەی تۆ شمولی ئەو بەشەی نەکرد ئەتوانی اختیاری دووەم هەڵبژێریت، بۆ نمونە کۆلێژی ئاسا. کە اختیارەکان هەڵبژار مەجموعەیەک دۆکیومانتمان هەیە، وێنەی تاکە کەسی، کارتی نیشتیمانی، ئەگەر نەبوو تەسکەرە و جنسیە، کارتی زانیاری و فۆرمی خۆراک ئەتوانی لێرە ئەپلۆدی بکەیت. دواتر کە ئەپلۆدت کرد کلیک لەسەر ناردن یاخود سەبمیت بکەیت. دواتر کلیکێک بۆ کۆنفیرمیشنەکە کلیک لەسەر ئۆکەیەکەین. دواتر کە کلیکمان لەسەر سەبمیت کرد، پرینتکردنی فۆرمت بۆ هێنە یاخود پرینت ئەپلیکیشن، کلیکێک لەسەر پرینتەکەکی. ئەو فۆرمەی کە هەمانە پرینتەکەین ئەبین بۆ ئەو قوتابخانەیە یاخود ئەو پەیمانگایە کە لەوەی دەرچووین بۆ ئەوەی بۆمان مۆر بکات. دواتر ئەو فۆرمە بە تەصدیقکراوی یاخود بە مۆرکراوی ئەیهێنیتەوە بۆ جامیعە. ئەمەش فۆرمەکەیە.